پرسیاری بیستەم ئەڵێ ئایا ڕێگای محەممەد بن عەبدولوەهاب ڕێگەیەکی ڕاستە؟ بەڵێ گومانیتیانێ دی دوو ڕێشە محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله ڕاستە لە زۆر لایەنەوە، چونکە ئیمامی محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله هەروەها ئەولاد و ئەحفادەکانیشی بەرامبەر بە شرکی عیبادە زۆر وەستانەوە، خوا جزای بە خێریشیان بداتەوە، زۆر شتیان لابرد. خەڵک کۆتەرەدارێکی داناوەیەوە داری درەختەکەی زەیدی کوڕی خەتاب و پشتیان پێوەدا بۆ باداری. بنەدارێکی واشە بوو لە سلێمانی لای کاک ئەحمەدی شێخ، خەڵک پشتی پێوەدا بۆ باداری بۆی نەخۆشیەکەی لەلاچ. تەبەن ئەوان هەموو جائز نین. شێخ محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله پێش زەمەنی ئەو کەعبە 4 میحرابی تیا بوو. حەنەفی هاتن نوێژیان ناکرد، دانیشتن عیبادەتی خۆیان نەکرد و حەنابیلەش زووتر نوێژەکەن، حەنبەلی نوێژی خۆیان نەکرد و ڕۆیشتن. ئەوە میحرابی حەنابیلە. شافعی هات، مالیکی هات، هەرێکە لە میحرابی خۆی و مەلای خۆی و مەأمومی خۆی نوێژیان نەکرد و ڕۆیشت. آخر کەس حەنەفیش هات لە میحرابی حەنەفیەکانە نوێژەکەی خۆیە کرد و ڕۆیشت. پێشتان سیر نەبێتکەوا بوو، حتا لە شارع الأطلس لە مزگەوتێک لە کەرکووک، نازانم ئێستا ماوەیان، هەر لە مزگەوتێکی تیا بوویش 2 میحرابی تیا بوو. تورکمانەکان حەنەفین، کوردی شافعیە، هەرێکە لە عاسی خۆی لەوێ نوێژەکەی کرد، هەز لە دوای کەسەوە نەیەکرد. محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله لەگەڵ ئەولاد و ئەحفادەکانی ئەوانیان هەموو کرد بە یەک و مزگەوتی حرام هەمووی بووە بە یەک میحراب و یەک ئیمام و یەک نوێژکردن. ئەو شوێنانەش کە هەموو قەبرپەرستی تیا بوو، دژی هەمووی وەستانەوە وردەوردە لا ئەمر. ئەمە فەزڵێکی گەورەیە بۆ داوای محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله. ئەما لەلایەنەکانی تری تەوحیدی ڕبوبیەتەوە ئەوانە لەبەرەوەی فەلسەفەیان پێ نەگەیشت بوو و حەزارەتی غەربیش، مەوجەی حەزارەتی غەربیش نەچوو بۆ سەر ئەوان وەکو کە چوو بە سەر میسر و وڵاتانی تری ئەهلی ئیسلام. ئەوان لە نەجد دەژیان. نەجد وڵاتێکی داما و فەقیر و گەرما و سەحرا و هیچ شتێکی تیا نەبوو هەتاوەکو ئەوروپاییەک تەشجیع کا بێ بۆ ئەوێ، پێش دۆزینەوەی نەوتیشە تەبعا. لەبەرەوە خەڵک نەچوو بۆ ئەوێ، ئەوانیش بۆ خۆی لەو ژیانە قورسیان ڕاهاتبوون. سراعی گەورەیان کە دروست بوو سراع بوو لەگەڵ سۆڤێتی، بۆیە هەتا ئێستاش مەدخەلی ململانەکەی لەگەڵ ئەلمانی نییە، لەگەڵ کوفر نییە، لەگەڵ غەرب نییە، لەگەڵ قادیانی، لەگەڵ کەس نییە. شەڕی گەورەی مەدخەلی تەوا هەر بەرامبەر سۆفیە. بۆیە ئەوان تەمان لەوایە بەتاکید هەر لایەنی عبودیەتەکەیە، شرکی عبودیەت، ئەمما هی ڕبوبیەت و هی حاکمیەت و هەروازیان لێناوە، هەتاکو ئێستاش ئێهمالیان کرد و کەس ناڕوە. هەروە محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله خۆی وەڵا عالم بوو، بەڵام بەتاکید کوفر و شرک و جاهیلەتی تێکەڵ بە یەکتر کرد وەکو لە کتێبەکە مەسائل الجاهلیەتیایەتی، هەمویانی بەلای یەک وەکو یەک لێ کردووە. ئەفەحوکم الجاهلیەتی یەبغون، ئەو بەلای هیچ شتێکی ئەوەندە گەورەنەوە تاکو بڵێن سیستمی حکمی جاهلیەتی پێڕەفز بێ، لەبەرەوەی لەو زمانەیە لە وڵاتی ئەوانە شتیوان نەبوو. ئەمە جگەلەوەی لە شێوازی داوەکردنەکەیە خەڵکێکی زۆری بە مشریک دانا و خوێنی حەڵال کردوون و کوشتون و هێرشیان کردوتە سەریان و شەڕیوە بە 7,000 کەسی تیا کوژراوە لە بینی ئەوان و مسلمانانی ترە. بە نەزەری ئەو یا مسلمانانی دوای ئەوان ئەتواعەکانی ئەو بەرامبەرەکە کافر بوون، نە بەرامبەرەکەش هەر ئەهلی ئیمان بوون و مسلمان بوون. دعوەکە تەبعاً بەتاکید لەم لایەنانەوە من پێم وایە تەوحیدێکی نوقسانەوەی محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەهو الله و وەهابیەتەکەش بۆ خۆی توندڕەویەکی زۆری نواندووە. خەتی تەنزیمی دەولە لە خەتی ئەوانەوە هاتووی فەیسەڵ دوێش و ئەو خەتەی پێی وترا ئیخوان. خەتی مەدخەلیزم و تەسلیم بوون بە وەلی ئەمر و حاکمەکان، ئەو خەتەش لە هی عەبدولعەزیز المەنقەریەوە هاتووە، خەتێکی ترە کە هەر هی وەهابیەکانە. والله أعلم.